تەوازارێکی گەڕۆکە لە هەفتەیەکە 4 ڕۆژ بە تەنسیق لەگەڵ شارەوانی ڕێگە پێدراوە. بیرۆکەی ئەمە لە تورکیا و لە ئێران و لە وڵاتانی ئەوروپا شەیە، ئێمەش لێوە وەرمانگرتووە کە ئەمانەوەی ئەو کەسانەی کە بۆ نمونە بێکارن ئەشیا و شتی خۆیانێنن لێرە ئەیفرۆشن ساغێکن، وەکو هەلێکی کار وایە بۆ خەڵک. ئەم هەفتە بازاڕە لە هەفتەیەکە 4 ڕۆژەکرێتەوە. ڕۆژەکانمان بۆ سابت کراوە بە پێی شوێنەکان. ڕۆژی جومعە لە هەواری شارین، ڕۆژی دووشەممان لە ئازادی عەلوە کۆنەکە، ڕۆژانی سێشەمە لێرەین، ڕۆژی پێنجشەمە لە کارێزە وشکین. بۆ مای 15 ڕۆژە هاتینە بێ خۆڵێکە گەلەکە باشە البەری نوکە چ بیتمە چ معلومات سەرتڕاشینی نەبیت نوکە معلوماتی مە گەلک باشتر لێ هاتینە فایدەیەکی مازن گەهادی ئەمە چ بیت پشتی بێ خۆلیژی ئەم هەمی مەسەلەن دەست کار بین شولێکی بخۆ ببینین و دیگەل سپاسیا بۆ هەمی ئەوێت گەلمە ماگی بین. Demande desse, laisse que je vais. ما فرزاني جنجت خفير كنا سرتراشينه دم منع تجاوز جام همي ما نجور ومازاني ام بدي بين سرتراشيني جيبكن بشتينجي ما خول فكرن ما دس بكيري ان شاء الله چند روزه كده ما عندي تخرج من دي خلاص بن وبشويكي باش ما يتفكرين ان شاء الله دي ما يتبر دوام دي هبن دوري بشتي في خودی سام خودی کرونوی مدکی زیده امجوده نه من مولد خفه بونه خودت یه جماعتی پیش کیفی بکن خود زلیل نو یه قصد که نو دوستا دبینه ها به خودت لمنطقة أذربيجان غربية عطفينا بو منطقة بندي منطقة شبيعة خوش تفريعي جاقيا كيزور بإسلاح سنتي دزنا خوردا بفركي جوان هلوا كدبيننقا دوستانش كودو موسيقيانا دا شركتي دكن إيران رازاندو توا يك دنيا سباسيان دكن زور مهمان نوازن ممنون يعني